ئەزیزان یەکێکی تر لەو حاڵەتانەی کە ڕەمەزان دەکرێت هۆکارێک بێ بۆ ئاسوودەبوونی دەروون بریتیە لە کەمکردنەوەی چەوری جگەر. بەڕێزان، جگەر ئەو ئەندامەیەک لە لاشەی مرۆڤە کە زۆر جار بەداخەوە لە ئەنجامی خواردنی زۆر، لە ئەنجامی پارێز نەکردن، لە ئەنجامی بەڕۆژوو نەبوونمان، لە ئەنجامی ئەوەی کە بە معنای کەلیمە و کۆڵەشوڵمان لێ هەڵماڵیوە و بسمیللامان لێ کردووە، بەڵام بسمیللایەکی خراپ بە هەموو جۆرە خواردنێک ئاودی و دەکەین، هەموو جۆرە چەوریەک ئاودی و دەکەین، هەموو جۆرە شتێک دەخۆین بەبێ ئەوەی حسابێک بۆ لاشەمان بکەین، بۆیە چەوریەکی زۆر لەسەر جگەر دەنیشێت. کاتێک ئێمە لە نۆرینگەکانە و نەخۆشانە دەبینین دەڵێت چی؟ دکتۆر بێهێزم، بێتاقەتم، حوسەڵەم نییە، دکتۆر هەست دەکەم گیانم قورسە، دکتۆر هەست دەکەم لە کاتی ئیش و کارە زوو بێزار دەبم، خەوم خۆش نییە، خەوم نائاسوودەیە. یەکێک لە هۆکارەکان زۆر جار مەسەلە چەوری جگەرە و لە ئەنجامی چەوری جگەریشا چەوریە لەسەر خوێن کە دەکرێت بە بڕگەیەک باسی کەین. بۆیە ئەزیزان، مانگی ڕەمەزان فرسەتە بۆ ئەوەی ئەم ئاسوودەیە بگەڕێنیتەوە بۆ لاشەی مرۆڤ. لەڕێی مانگی ڕەمەزان و ڕۆژانی تریشەوە گەر تۆ وەکو سونەتێک بە ڕۆژوو بیت، هۆکارێکە بۆ ئەوەی کە ڕێژەی چەوری لە لاشەیە کەم بێتەوە، هۆکارێکە بۆی کە ڕێژەی چەوری لە جگەرا کەم بێتەوە، و لە ئەنجامە هۆکارێکە بۆی جگەر بە جوانی ئیشکات، هۆرمۆنەکان و ئەنزیمەکانی جوانتر دەربدا و جوانتر کاریگەری هەبێت و بە جوانی و بە مەزبوطی بتوانێت کارێک بکات لەسەر هەموو ئەندامەکانی لاشەی مرۆڤ، و لە ئەنجامە ئەو مرۆڤە زیاتر هەست بە ئاسوودەی و بە ئارامی دەکات، کەمتر هەست بە بێتاقەتی و ناڕەحەتی و دڵتوندی دەکات. بۆیە ئومێدەکەم ئەم خاڵێکی زۆر گرنگ و مهمەکە زۆر جار پزیشکە پسپۆڕەکانش باسییان کردووە. ئێمە کە لە نەروینگەکانە نەخۆشیێک دێت کە چەوری هەیە، زین چی پێ دەڵێن؟ دەڵێن بڕۆ چەوری مەخۆ، بڕۆ نان کەم بخۆ، بڕۆ پارێز بکە، بڕۆ وەرزش بکە. شتێکی تر زۆر ناڵێن. زۆر بەدەگمن دەچین بۆ حەفو بۆ دەرمان و مەگەر ڕێژەکەی زۆر بێ. کاتە کاتێک کە تۆ تەراویح دەکەیت و نوێژ دەکەیت، ئەوە بۆ خۆی وەرزشێکی باش و چاکە، و کاتێک بە ڕۆژوو دەبیت ئەوش بۆ خۆی پارێزە، و کاتێک پێت دەڵێن چەوری مەخۆ و گرنگی بە خواردنی زۆر چەوری مەدە، لە ئەنجامە ڕێژەی چەوری وەرگرتن کەم دەبێتەوە و ڕێژەی چەوری سەرفکردنیش زیاد دەبێت، و لە ئەنجامە لاشەی مرۆڤ دەردەکەوێت، بۆی وە کۆڵێ بە جوانی و مەزبوطی ئیسراحەت دەکات و دەردراوەکانی چاکتر باشتر دەبێت و ئەنزیمەکان بە جوانی و مەزبوطی ئیش دەکات، و لە ئەنجامی هەموو ئەم کاردەکانەشە لاشەی مرۆڤ هەست بە ئاسوودەیی و بە هەست بە مرتاحی زیاتر دەکات و مرۆڤێکی دەروون دروست دەبێت. بوارێکی تر کە مانگی ڕەمەزان خۆشی و ئاسوودەیی بە مرۆڤەکان دەبەخشێت و کاریگەری لەسەر حاڵەتی دەرونی دەکات، بریتیە لە معاشەرە و خەوتنی ژن و مێرد. ڕەنگە عەجیبتان لێبێ ڕەمەزان چی ڕەبتی هەیە بەمەوە. دراسە کراوە کاتێک کە مرۆڤ بۆ ماوەیەکی زۆر ژن و پیا وەکو دوو هاوڕێ لە ماڵە پێکەوە دەژین، ڕەنگە مەسەلەی خەوتن، مەسەلەی سێکسکردن، مەسەلەی هەر شتێکی تر کە لە بینی ژن و پیاوە ڕوودەدات بۆ ماوەیەکی زۆر ڕوودەدات، ڕەنگە بێزاری و بێتاقەتی و سادبوونەوەیەک ڕوودات. لە هەندێ لە توێژینەوەیە باسی ئەوە کراوە کاتێکە پیاو و ئافرەتیش گوناحە و جائز نییە و ڕێگە پێدراو نییە لە پارشێوە هەتاوەکو بانگی با بڵێن مەغریب بە هیچ شێوەیەک هەندێک هەڵس و کەوت و هەندێک تەعامل و هەندێک شت هەیە لە بینی ژن و مێردا ڕوونەدات، ئەمە بۆ خۆی چێژێک و ئاسوودەیەک زیاتر بە ژن و پیاو دەبەخشێت ئەگەر لە دوای ئەمە ئەم حاڵەتانە ڕوو بدات. بەڵێ لە ڕووی دەروونزانیەوە سەلمێنراوە، هەموو شتێک بێزاری هەیە، هەموو شتێک بێتاقەتی هەیە، هەموو شتێک ناڕەحەتی هەیە. کاتێک کە ژن و مێردێک مانگێک کەمتر ئەم جۆرە خەوتنانە لە بینیانە ڕوو ئەدات لە چاو مانگەکانی ترە، بۆیە سۆز و خۆشەویستی و محەبەتێکی زیاتر لە بینی ژن و مێردەکەی ڕوودات، ئاسوودەیەکی زیاتر لە بینی ژن و پیاوەکەی ڕوودات. ژن و پیاوەکە زیاتر هەست دەکەن کە بەڵێ پێویستن بۆ یەکتری، پێویستن بۆ تەواوکردنی یەکتری. ئێمە لە هەموو شتێکا چۆن خواردن هەندێک ماڵ و خانەوادە هەیە، ئەمەندە دەیخوات، ئەمەندە گۆشت دەخوات، سەرەکەی خۆیان و ماڵ و مناڵن بێزارە بن لە گۆشت. ئەگەر دوای ماوەیەکی زۆر 10 ڕۆژ 15 ڕۆژ لێی بگریتەوە، دوایین جا دیسانەوە تامەزرۆیی بۆ دروستە بێت. بەڵێ لە مەسەلەی سێکسشە، لە مەسەلەی خەوتنە، لە مەسەلەی معاشەری بینی ژن و مێردە، لە مەسەلەی هەڵس و کەوتکردنە، لە ماچێکەوە بیگرە هەتا سێکسکردن کەمە وەکو دین دیاری کراوە، وەکو شەرع دیاری کراوە، وەکو قانونێکی ژن و مێردایەتی دیاری کراوە. بەڵێ لە ڕووی زانستیەوە سەلمێنراوە ئەو کەسانی کە مانگی ڕەمەزان دەگرن بەهێزتر و بەقووەتر دەبن لە پیاوەکە و لە ژنەکە.
سپێرم بە قوتر و بەهێزتر دەبێت ئەو کەسانی کە مانگی ڕەمەزان دەگرن و یاخود دووشەمان و پێنجشەمان بە ڕۆژدوورترە بن لە ژنومێر تامەزرۆی زیاترن بۆ یەکتری و کاریگەریان بۆ یەکتری زیاترە و خۆشەویستی و محەبەتیان زیاترە کەواتەمەش بۆ خۆی خاڵێکی زۆر گرنگ و مویمەکە بواری ڕەمەزان تەنها برسیبوون نییە بواری ڕەمەزان و مانگی ڕەمەزان هۆکارێکە بۆ زۆر ئاسوودەبوون بۆ زۆر چارەسەری هەندی حاڵەتی دەرونی کە لە ناو تاکەکانی کۆمەلگای ڕۆدات بۆ ئومێدەی بتوانین ئەم بوارەش بە جوانی و بە تەندروستی بەکاربێنین بۆی کۆمەلگایەکی تەندروستمان هەبێت حاڵەتی دەرونی مرۆڤ بەچی خۆش دەبێت بەوەی کە تۆ وەکو مرۆڤێک لاشت ئاسوودە بێت بۆی کە ئازار و بێتاقەتی و ناڕەحەتیت نەبێت خاڵێکی تر کە لە کتێبە زانستیەکانە باس کراوە لە مانگی ڕەمەزانە و بە تایبەتی پیاوان و بە تایبەتی ئەو کەسانی کە تۆزێت تەمەنیان هەیە بە حکمیەوەی تۆزێک زیاتر لە چاو جارانە نوێژ دەکەن تەراویح دێتەکایەوە جوڵە و حرەکە دێتەکایەوە مەسەلەی نوێژی سوننەت دێتەکایەوە زۆر جار مەسەلەی عەمرەکردن دێتەکایەوە زۆر جار مەسەلەی جوڵە و حرەکە و چوون بۆ مزگەوت و گەڕانەوە دێتەکایەوە دیراسە کراوە ئەو کەسانە کەمتر ئازار و بێتاقەتی جومگە و ماسوورکەکانیان هەیە جومگە و ماسوورکەکان زیاتر ئاسوودە دەبن ئێمە خۆتان ڕەنگە وەکو بینەرێکی ئەم ڤیدۆیە شایەتی ئەوە بدەن ئەگەر مانگی ڕەمەزان نەبێت خۆ زۆربەی کات دانیشتوینە بە سیارە دەچی بۆ ماڵێک لە دوای دیتەوە بە سیارە دەچی بۆ دایرەکە و دەگەڕێتەوە کەمتر جوڵە و حرەکەی ماسوورکەکانمان هەیە ئەوە تاکەکانی کۆمەلگایی ئێمەیە بەداخەوە دوایەوەی کاگاتە 35 ساڵ و 40 ساڵ تووشی سەوفان و ئینزلاق و کۆمەڵێ نەخۆشی ماسوورکە و بێتاقەتیەکان دەبێت کە بەداخەوە زۆر جار بە درێژایی تەمەنی پێوەی دەناڵێنێ بۆیە لە مانگی ڕەمەزانە یەکێکی تر لەوانی کە گرنگە تۆ ئاسوودەیی ماسوورکە و جومگەکانت بۆ دروست دەبێت لە ئەنجامی نوێژکردن لە ئەنجامی عیبادەتکردن لە ئەنجامی سوننەتەکان لە ئەنجامی ئەو جوڵە و حرەکەی کە سەردان دەکەی سەردانی باخە سەردانی باخچەیە سەردانی مزگەوتە سەردانی خزم و کەسوکارە سەردانی هەندێک شوێنی تایبەتە کە زۆر جار لە مانگی ڕەمەزانانە بە قوتر دەبێت بەهێزتر دەبێت ئەم سەردانانە بۆیە دیراسە کراوە ئەمە بۆ خۆی ئاسوودەیەک بە ماسوورکەکانە زیاتر دەدات ئیسراحەتێک بە جومگەکان زیاتر دەبێت و جومگەکان جوڵە و حرەکەیەکی باشتر و چاکتری تیا دەبێت و لە ئەنجامە زۆر جار کاریگەری لەسەر هۆرمۆنات کاریگەری لەسەر ئەنزیمات کاریگەری لەسەر مادەکان زایەکان دروست دەبێت و ئەو کەسانی کە ڕێژەی ڤیتامین دییان نوقسانە یاخود ڤیتامین با بڵێن کالیسیۆمیان نوقسانە یان کۆمەڵشتی تریان نوقسانە لە ئەنجامە لە مانگی ڕەمەزانە باشتر دەبێت چاکتر دەبێت و جوڵەی ماسوورکە و جوڵەی ئێسقانەکان زیاتر دەبێت کەواتە ئەمەش بۆ خۆی خاڵێکی زۆر گرنگ و مویمە دەبێت تاکەکانی کۆمەلگات دەبێت تۆیەکی بینەری ئەم ڤیدۆیە سوودی لێوەرگری بۆ ئەوەی بتەوێت دەروونت دروست بێت بۆی مێشکردن دروست بێت دەبێت ماسوورکەکان و ئێسکەکانی لاشەشت تەندروست بێت هەر ئازار و بێتاقەتی و ناڕەحەتیەک لەوانەیە بە جۆرێ لە جۆرەکان بەڕاستە خۆیان ناڕاستە خۆ کاریگەری لەسەر مێشک و دەروون دەبێت و تۆ دەروون دروست نابیت بۆیە بەو ئومێدەی ئەم بوارەی مانگی ڕەمەزانیش بەکاربێنی لە مانگی ڕەمەزانە مانگێکە بۆ ئەوەی کە ڕق و قینە و بێتاقەتی نەیەڕێ لە مانگی ڕەمەزانە مەسەلەی گەردنئازایی زۆر دێتەکایەوە گەردنئازایی ڕەنگە ئێمە وەکو تاکەکانی کورد وا تەسەوڵمان کردومە تەنها شتێکی دینیە بەڵێ لە دینی ئیسلامە ئەمە هەیە بەڵام لە هەموو کۆمەلگاکانی ئەوروپاشە هەیە لەوێ ناوی نانێ گەردنئازایی ناوی ئەنێت دیلیتی هەموو ئەو فایلانە بکە کە لە عەقڵی لاواعی خۆتایە لە عەقڵی لاواعی خۆتە ڕق و قینە و بوغز و هەر شتێکت هەیە بەرامبەر بە کەسی وەرە بیسڕەوە کاتێک کە من دەڵێم گەردنم ئازاکە و من هیچم لە دڵان نییە و تۆش دەڵێ گەردنم ئازاکە کاتە من دڵ و دەرونی خۆم ئاسوودە کرد کاتە مێشکی خۆم ئاسوودە کرد کاتە من هیچم بەرامبەر بە تۆ نییە تۆ هیچت بەرامبەر بە من نییە کاتێک کە جەژن دادەدرێت کە دوای ڕەمەزانن تەواوی جەژندانە ئێوە ئەزانن لە ڕووی زانستیەوە جەژن باشترین و چاکترین شتە بۆ ئاسوودەبوونی دەرونی تاکەکان و خێزانەکان ئێوە دەزانن زۆر خێزان هەیە ئەڵە جەژن و جەژن مەگەر ئێمە هەست بە حەفلە و بە خۆشی و بە لەزەت و بە سەردان و بە خزم و کەسوکار بکەی ئەزانی لەم کۆمەلگای ئێمە کە بەداخەوە زۆر جار هەندێک کەس و هەندێک شوێن و هەندێک مەکان پێویست ئیش لەسەرەوە دەکەن کامانە کاڵکەنەوە بەڵام بەداخەوە جەژنەکان یەکێکە لە موناسەبە زۆر گرنگ و مویمەکان یەکێکە لە بۆنە زۆر گرنگ و مویمەکان لەم کۆمەلگایەکە لایەزان هۆکارێکە بۆ خۆشی بۆ ئاسوودەبوون بۆ پێکەنین بۆ زەردەخەنا بۆ سێڵفیگرتن بۆ دانیشتن پێکەوە بۆ ئەوەی کە بەڕاستی خزم و کەسوکارەکان لە یەکەوە نزیک بنەوە لایەزان لە وڵاتی خۆمانە مانگی ڕەمەزان هیچ بوو لەگەڵ جژنی قوربانە ئەو دوو کە بۆ ناسەبەیە ئەو دوو کاتن کە خەڵکێک لە ئەوروپاوە دەگەڕێتەوە بۆ ناو خزم و کەسوکارن ئەو دوو کاتن کە خەڵک لە بنی دنیاوە دەگەڕێتەوە بۆ ماڵی دایک و باوکی بۆ ماڵی خەسوو غەزووری بۆ ماڵ خزم و کەسوکاری کەواتە بەڵێ دەکرێت مانگی ڕەمەزان بە قوتر
گورنگتر سەیری بکەین تەنها ڕواڵەتێک سەیری نەکەین کە بریتە لە خواردن و لەوەی کە چەند سەعاتێک ئاو نەخۆیت بەڵامێک و کۆتایی دێنم بم بەرنامەیە ئەویش ئەوەیە بەڵام بەو مەرجەی پارشێ و زانی بێتمان خواردنی تەندروست بخۆین بەڵام بەو مەرجەی ئێوارە تۆڵەی ژەم و دووژەمەکەی ترمان نەکردێتەوە بەڵام بەو مەرجەی نەخەوتنمان هۆکارێک نەبێ بۆ نائاسوودەبوونمان کاتێک کە تۆ ناخەوی کاتێک کە پارشێویش درەنگ دەخەویت و کاتێک لە سەعات 6:30 7 بیانێ و بە خەبەری هەتاوەکو سەعات 3:30 پارشێ و کاتە نزیکی 16-17 ساعت بگرە زیاتریش دەکات کاتە تۆ ڕێژەیەکی زۆر هەمووی نزیکی 20 ئەوە ساعت نەخەوتوتە بۆیە نائاسوودە دەبی بۆیە نائارام دەبی بۆیە بێتاقەت دەبی بۆیە بێزار دەبی بۆیە منیش دەڵێم ڕەنگە هۆکار بێ بۆ سەرێشت هۆکار بێ بۆ بێزاربوونت هۆکار بێ بۆ بێتاقەت بوون ڕەوانگی ڕەمەزان کاتێککە خواردێکی تەندروست بخۆی خەوێکی تەندروستە بێت و لە ساغێکی تەندروست و بیرکردنەوەیکی تەندروستە بێت و هەڵسو کەوتێکی تەندروستە بێت و هەوڵ بدەیت ئەو تاقە و وزەی کە هەتە بە جوانی و مەزبوطی بۆ خۆت و بۆ دەوروبەرت بەکاری بێنی من دڵنیام ڕەمەزان مانگی تەندروستی دەبێت مانگی لەشساغی دەبێت مانگی ئاسوودەبوون دەبێت بە ئومێدەی بتوانین سوود لە مانگە وەرگرین ڕێز و خۆشەویستی دکتۆر بەختیار کەمال تاڵەبانی مامۆستای زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی بفەرموون خواتان لەگەڵ